الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، جەژنی ڕەمەزانتان پیرۆز، خۆی گەورە مانگی ڕەمەزانی کردبێت بە مانگی فرسەتی لێخۆشبوونی خوای بۆ هەمومان و بۆ سەرجەم ئێوەی ئازیز و خۆشەویست. لە دیداری جەژنانەی ئەم شەوە پیرۆزانەی جەژنی ڕەمەزانی پیرۆزە بە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. ومێدەوارین لەگەڵ میوانە ئازیز و خۆشەویستەکانمان دیدارێکی زۆر جوان پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین. سەرەتا بە خێراتنی جەنابی مامۆسایان و خوشکی بەڕێزمان دکتۆرە نەسرین و هەروەها مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە و هەروەها مامۆستا زرنگ و هەروەها دکتۆر محەممەد جەباری بە خێراتنی هەموو لایەکیانەکەین و ئینشاءڵڵا جژنی هەموو لایەکتان پیرۆز بێت. خۆی گەورە بیکاکە ئینشاءڵڵا لە دەیان و ئەگەر بگونجێ سەدان جەژنیش هەر ئینشاءڵڵا بە خزمەتتان بگەین پشت بە خۆی گەورە. ئەگەر نێش گونجا خۆ لە بەهەشتا هەمومان ئینشاءڵڵا هەر بە یەکەگەین. خۆی گەورە بەرەکەت بخاتە حاڵ و ماڵ و ژیانی هەموو لایەکتان و لەش ساغ بن و دوور بن لە هەموو بەڵام موسیبەتێک لەگەڵ سەرجەم ئازیزان و بینەرانی بەرنامەکانمان. مامۆستاکیانێ خوا بەخێر بن. سەرەتا حەزەکەم بچینە خزمەتی جەنابی مامۆستا مەلا ئەحمەد جەژن و جەژنانە و پیرۆزبایی خۆتان پێشکەش بکەن. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. داوكين لخوي جورا عبادتك كان مال قبولك وججنك مال قبولك ولما بيروز بيت خير وخوشي بو سران سري جيان بتابتي بو مسلمان مرام بداخوك لزوربي زوري ججنك أنا ڕووداوێکی ناخۆشێتە پێشەوەکو ئەنجارش ڕووداوی فەلەستیناتەوە من ئەو جەژنانەی کە بیرم لێ کردو لەو کاتۆ پێوتم زۆر کەم جەژنەیە کە ڕووداوێکی زۆر ناخۆش یەخەی مسلمانانی نەگرت بێ، بەڵام لەگەڵ ئەوشا لەبەرەوەی عامەی مسلمانان عیبادەتەکانیان جێبەجێ کردو و فەرمانی خۆیان جێبەجێ کردووە، هەر ئەندازەیەک مسلمانان دڵیان خۆش بووە. پیرۆزبایان لێکەین خوای گەورە لە ئێمەش و لەوانیشی قبوڵکا و بیکاتە شیفای نەخۆشەکانمان و ئەوانەی کە دڵیان تەنگە مشکیلان هەیە گیرگرفتیان هەیە خوای گەورە ئەم جەژنە دڵیان خۆشکە و مشکیلە و گیرگرفتەکانیان بۆ چارەسەرکە و شیفای نەخۆشەکانیان بات. اللهم ئامین. دەستا خۆش مامۆستاکیان. دکتۆرە نەسرین، حەزەکەین جنابتان لە ڕووی کۆمەڵایەتیەوە جەژن عەلاقاتێکی زۆر و پەیوەندیێکی زۆر لە نێوان خزمان و دۆستان و خۆشەویستانە دروستە بێت. جنابیشتان وەکو کەسایەتیەکە لەناو کەس و کارتانە لەناو ڕەفیق و خۆشەویستانی خۆتانە چۆن جەژنەکەن، یعنی حەزەکەن جەژن بگەڕێتەوە بۆ ڕابردوو کە چەند خەڵک تێکەڵ بوو یا ئێستا لەوەتی نەخۆشی کۆرۆنا هاتووە وردە وردە جەژنیش ئەو قورسایی و ئەو عەلاقات و پەیوەندیە کز بووە. جنابتان چیەڵێن دەربارەی لایەنی کۆمەڵایەتی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانی پیرۆز؟ سرتا بسم الله الرحمن الرحيم. اللهم لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. زۆر سپاس بێ بەڕێز و زۆر خۆشحاڵ بم لەگەڵ مامۆستا بەڕێزانە لێرە ئامادەم. ئینشاءالله خوای گەورە هەموو ڕۆژ و تاعەتیان گشت لای قبول کات. خوای گەورە فەڵەستین و غەزاش ڕزگارکە ئینشاءالله تعالی. سەرەتا یعنی هەمومان ئێستا هەموو تاکێک حەز ئەکا بگەڕێنەوە سەردەمی پێشووتر. ئەوسە خزمایەتی هەبوو، دۆسایەتی هەبوو، هاوڕێیەتی بەڕاستی هەبوو، یعنی هاوڕێ بەڕاستی هاوڕێ بوو. یعنی لەگەڵ مامۆستا یەکەم جارێ وتم خۆشحاڵم کە بم بە دراوسێت، یعنی دراوسێ ئەوسا قدری هەبوو. ئێستا دراوسێ ئاگای لە دراوسێ نییە، خزم ئاگای لە خزم نییە، خوشک ئاگای لە خوشک نییە، برا ئاگای لە خوشکی خۆی نییە، خوشک ئاگای لە برا نییە. هەموو لای دوورە لە دایک و باوک، دایک و باوک مەشغوڵی معانات و کێش و گرفتەکان هەمووی بەسەر ئەوانەیە ئاگیان لە زۆر شت نەماوە. ئەمە هەمووی ئەوەیە کە بڵێن زۆر دوورکەوتونێتەوە لە خوای گەورە. یعنی بەڕاستی ئەگەر ئێمە دیندارێکی باشمان هەبێت، ئیمانێکی تەواوەتی باشمان هەبێت، ئەمانە هەمووی ئەزاین ئەمە لە پێش هەموو شتێکەوە. من قسێکی خۆشی خوشکەکەم، قسێکی خۆشی نەسیحەتێکی براکەم، سێرکردنێکی دایکم، سێرکردنێکی باوکم، ئەمانە هەمووی شتی زۆر زۆر گەورەیە بۆ من. ئەمە کاتی خۆی بەڕاستی قدری هەبوو، بەڕاستی قدری هەبوو. کاتی خۆی یعنی ئەمە ناڵێن کاتی خۆی هەمووی چەند ساڵێک لەمەوە پێش بووە، یعنی هەمووی 10 ساڵ ناکە لەمەوە پێش، هەمووی قدری یەکتری ئەزانی،
قدری عافیتمان ئەزانی، قدری خۆشەویستیمان ئەزانی، قدری خزمایەتیمان ئەزانی، دۆسایەتی، قدری هەموو شتێکمان ئەزانی. بەڵام ئێستا بەداخەوە ئەم جیلەی کە ئێستا پیا بووە، ئەم جیلە گەنجانەی کە ئێستا پیا بووە، وایان لێ کردووە سەریان لە ئێمە شێواندووە کە بەداخەوە مەفرۆزە ئێمە هاندیان بدەین و پێیان بڵێن ئەمە ڕێگە ڕاستەکەیە. ورن با بڕۆین، یعنی مدەستی من مناڵی خۆم بگرم بە زۆریش بێت، بیبم بۆ ماڵی خۆشک، بیبم بۆ ماڵی برا، بیبم بۆ ماڵی دایک و باوکی خۆم یان هینی هاوسەرەکەم. ئەبێ من ئەوەی تێکەڵێ دروست بکەم، ئەبێ دروستی بکەم، بەڵام بە بیانووی ئەوەی مناڵەکەم تااقەتی نییە، جیلی ئێستاوایە، جیلی ئایپادە، ئەم جیلەوایە، ئەو جیلەوایە، وای کردو ئێمەش خۆمان زۆر دوورکەوتونەتە لەوە، هەموو هۆکارەکەشی هەر خۆمانە. من ئەگەر دەستی مناڵەکەم بگرم بیبم بە ئەملاولا ئیش فێرە بێت. بەڵام ئەگەر من وازی لێ بێنم ئەو فێری ئەوە ئەبێت، ئەو فێری دەخراوە ئەبێت. مناڵی ئەو سادامە لەگەڵ دایک و باوکیا بۆ ئەڕۆشتن بۆ ماڵان و سەردان و ئەم سەرۆسەری دنیایان ئەکرد. مناڵی ئێستا لەم ژوورەیە نایەتە دەرەوە بە خێراتنێکی بەس میوانەکە بکە، پەرداخی ئاوێ بگەڕێ بۆ میوانەکە. هەمووی خەتای کێیە؟ خەتای مناڵەکە نییە، خەتای منە کە بۆ شێوازە فێرم نەکردوون. یعنی کەوا بێت ئەگەر یعنی ئەمە دڵنیام ئاواتی هەموو کەسێکە. ئەوەی کە تۆزی فامی کرد بێتەوە تەمەنی ئێمە و مامۆسایان هەمومان بگەڕێنەوە، هەمووی حەزەکە بگەڕێنە بۆ ئەو سەردەمە. ئەو سەردەمە بەڕاستی دڵسۆزی هەبوو، بەڕاستی وەفاداری هەبوو. ئینشاءالله گەڕێتەوە، ئینشاءالله گەڕاتەوە، هیوامە ئینشاءالله بگەڕێتەوە، لە دوای جەژن ئینشاءالله بەدەوە بگەڕێتەوە. ئینشاءالله. مامۆسای خۆشەویست مامۆستا زرنگ، جەژن ینی بەڕاستی تۆ وەرزشەوان و مامۆسای وەرزش و ماشەڵڵا ماشەڵڵا علاقاتێکی زۆر باشت هەیە. جەژن فەرقی کردووە لای تۆ؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا خۆمە پێ خۆشحاڵەزم کە لای جەنابتانم کاک شێخ و ئەم میوانە بەڕێزانش کە میوانی قەدرگرانن. ئینشاءالله تعالى مانگی ڕەمەزان عیبادەتەکانمان لێ وەرگیرا بێ و هەر کەسێکیش بە پێی توانای خۆی هەرچی کرد بێ ئینشاءالله تعالى مەئجورە لای خۆی گەورە. و ئینشاءالله تعالى هەموو ئەو کەسانی کە هەر ناخۆشی و ناڕەحەتیەک و دەردەسەریشیان هەیە پێوی گیرۆدەن ئینشاءالله جەژن بێتە مای خێر و بەرەکەت بۆ ئەوان. بەجددی کاک شێخ جەنابەت فەرموود بە حکمی اختیلاتی زۆر لەگەڵ وەرزشکار و لەگەڵ یاریزانانە بە عامفیەکی گەنج زیاتر ڕۆکاتە برای خۆت. باشە وەکو دکتۆری بەڕێز فەرمووی بەڕاستی هەست بە و ناڕەحەتیاکەین کە ئێمە بە جددی جیلێکی گەنجمان هەیە دوورن لە زۆرێک لە بەها کۆمەڵایەتیەکان. دروستە؟ بەڵام ئەوسا وانە بوو شتەکان بە جۆرێکی تر بوو، سەردەمی ئێمە هاتوو چۆتی تێکەڵاوی اختیلات باشتر بوو و هیوام وایە ئەگەر وەکو دکتۆری بەڕێزی فەرمووی دایکان و باوکانی زۆر لە مناڵەکانیان بکەن لە سەردانیکردن و لە جەژنە پیرۆزەکردن و لە بەخێراتنی میوانەکان هەمووی ڕانەکاتە ژوورەکەی خۆیەوە. و ئەم جیلەش کە زۆر بەمان با بڵین زۆر بەمان نیشانی پرسیارمان لەسەر جیلی تازە هەیە، بیرمان نەچێ ئەگەر ئەوانیش گیرۆدەی دەستی گلۆباڵەزیشن و عەولەمە بن و ئەوانیان مەشغوڵ کرد بێ خۆ دایک و باوکەکان کە ئێمەین ماوین لە ژیانە جارێ ئێمەش توانایەکمان هەبێت کە گەنجەکانمان وا لێ بکەین بگەڕێنەوە سەر ئەو ڕێچکەی کە هەمویان خزمەتکاری میوانەکان بن، سەردانی کەسوکاریان بکەن. و بەجددیش کاک شێخ مەسەلەی گەنج وڵات بە گەنج چاگە بێ. ئینشاءالله ئەمە بێتە دەستپێکێکی باش بۆ هەموو گەنجەکانی ئەم وڵاتە. ئینشاءالله دەستان خۆش بێخوا. طبعا دکتۆر محەممەد جەباری جنابیان ئەم مانگە زۆر هیلاکمان کرد لەگەڵ دکتۆرە و لەگەڵ مامۆستا و هەر چوارتان. بەڕاستی خۆی گەورە پاداشتان باتەوە و ینی بەرهەمێکی باشتان پێشکەش کرد، دەستان خۆش بێ لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. طبعا دکتۆر شتێکی خۆشی دکتۆرتان بۆ باس بکەم، کاک مامۆستا زرنگ دکتۆر تعریفی برنجی کردوتی تۆزێ باشە. کەم دکتۆر باسی کردو باشە ئەوما پێ خۆش بوو لەبەر ئەوەی ئەو تۆزە برنجەکەمان زیاد کردووە. نازانم دکتۆر گیانجنا بەچی هەڵی دەربارەی جەژن. بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و میهرەبان. طبعا سەرەتا داواکارم لە خۆی گەورە ڕۆژوی مانگی ڕەمەزانی لە هەموو لایەک قبول کردبێ، طاعات و عیبادەت لە هەموو لایەک و زۆر خۆشحاڵم لە خزمەتی مامۆستا بەڕێزانن. طبعا سەبارەت بە مۆزوعی برنجەکە ئاوا زۆر نایانی بەو شێوازە وت ئیسفادێکی ئیسفادی هەرتیایە وەکوت بە باسمان کرد لە بابەتەکانە. ئێمە بیرمان ناچێت توتە ئیسفادێکی تایە، بەڵام نەکری ئەوەیە کە ببێ بە بەرنامەی ژیانی ینی بەس هەر خودی خۆی برنجەکە بێ ساوەرمانێ قەرەخەرمانمانێ دانێوەڵە تەواوەکانمانێ. بەڕاستی منوتم دانێوەڵە تەواوەکان نەک بە پێی ڕێی من بەبێ ڕێی با بڵین هەموو دەستگا تەندروستی جیهانیەکان، هەموو دەستگا تەندروستی جیهانیەکان من بەسم دەستگا خۆراکیەکانە. بەبێ دەستگا خۆراکیەکان دنیا دانەوێڵەکان دانێوەڵە تەواوەکان باڵین دایەنەن دانێوەڵەکان نیعمەتێکی گەورەیە و ئێستا شەڵێم بە هەموو بەرنامەیە کەوتومە
نیعممەتێکی گەورەیە لەسەر گۆی زەوی نیعممەتێکی خۆراکی گەورەیە کە دەوڵەمەندە لە هەموو ئیتر با بڵین پێکاتەکانی خۆراکی چی لە وزەیە بێت چ لە فیتامینەکان بێت چ لە کانزەکان بێت چ لە ڕیشاڵەکان بێت چ لە والحاصل نیعممەتێکی گەورەیە فعلا گرنگە بەڵام ئەمە ینی با بڵین ئێمە باسی هینمان کرد لە خلالی ئەم مانگە ڕەمەزانیە زۆر ئەوانەی کە پسپۆرانی خۆراکن ینی زۆر بانکران و زۆر قسەیان کرد ینی هەدەفی ئێمەش ئەوەیە ڕاستی ئێمە دووسێ جار باسمان کرد مامۆستا وتمان هەدەفی ئێمە کۆمەڵگایەکی تەندروست بێ واتە ئەمە ڕەمەزانیش محەڵەیەکە بۆ ئەوی فێری ئینسانی فێری ینی ئینزیباتی کا فێری من ئەڵێم دائیمەن هەموو جارێ وتمە مادام خوای گەورە ینی ئەم مانگە ڕەمەزانە کە نیعممەتە با بڵین حکمەتە ڕەبانیەکان وەرگرت کە ئینشاءڵڵا دڵنیام هەموو ئینسانێکی بسڵمان وەریەگرێ بە ئیزنی خۆی با لەو لایشەوە حکمەتە با بڵین تەندروستیەکانیشی وەرگرین باشە کە حکمەتە گەورەکە لە لای خوای گەورەیە خودی خۆی بەڵام حکومەتە تەندروستیەکە یەکێک لە ئیدەکانی با بڵین تەوەرەکانی حکمەتە تەندروستیەکە پەیوەندی بەهینەوە هەیە پەیوەندی بە خۆراکەوەیە و ئێمە شوتمان و دائیمەن وتمانە چین با بڵین بنەمای تەندروستی لە چەند هینێکە پێک دێ لە چەند عمودیەکە یەکێک لە عمودەکان خۆراکە مامۆستا عمودی گرنگتر وەرزشە چەند زۆر باسی ئەومان کردیانی وەرزشە و باری هینە با بڵین دوایی لە هەمووی مهمتر باری دەرونیە باسمان کرد لە حەڵقەکانی پێشوە و دوای ئیتر شێوازی ژیانتر خەویش ئەگرێتەوە لە بابەتەکە ئێمە لە خلالی ئەم مانگی ڕەمەزان ئەم مەسەجەی ئێمە گەیشت بێ با بڵین خەڵکی ئەوەیە کە ئینسانی مسلمان ڕاستە ئیمانی پتەوبێ گرنگە لە ئەساسەکە ئیمانەکەیە و تەقواکەیە بەڵام پێویستەکە ئینسانی مسلمانیش بەهێز بێ باشە بەهێزبوونی لاشەش گرنگە هەم بۆ عیبادەتەکە بۆ ئەنجامدانی کار و عیبادەتەکەیشی هەم بۆ خودی خۆی بۆ ژیانیشی خۆی فەیەکێک لە چەمکەکانی مامۆستا مەوزوعی باسمان کرد مەوزوعی خۆراکە بەڕاستی ئەو هاوسەنگیەی کە باسمان کرد لە خلالی ئەم مانگی ڕەمەزانە هەدەفی ئێمە ئەوە بوو کە ڕێنمایە گشتیەکانی خۆراک بگەینین بە خەڵکی ئینشاءڵڵا ینی داواکارین لە خوای گەورە گەشت بێ ئینشاءڵڵا خۆ دەستان خۆش بێ کاتورکیان حەزەکەم ئەم ماوەسا بەڕێزانە هەر یەکەتان چاکەیەک کە لە کەسێکتان بینیەوە ماوەسا یا دکتۆرە جەنابەت دکتۆر و ماوەسا زرنگ کە چاکەکە هەرگیز بیر ناچێتەوە ئایا بەرامبەر بە خۆت بەرامبەر کەسێکی تر چیرۆکێکی زۆر جوانە جاری وە هەیە ئەم کەسە وەفاتیشی کردووە ئوذکوروا محاسین مەوتاکم یعنی جاری وە وەفاتیشی کردو تۆ دڵت خۆشە بۆی کە لێرەیە بەڕاستی دوعایکی خێری بۆ بکەیت یا هەر باسکردنەکەی خۆیە بێتە ڕەحمەت بۆ ئەو خۆیمە لە جەژنە حاڵەتێکی سلبی هەیە کە خەڵک جەژن تەعزیێزینەوە کاتەوە کە شتێکی خراپە بەڵام ئەگەر ئێمە مەحاسن و چاکەی مردووەکانمان ئیتر کەسی زۆر نزیکمان بێ ڕەفیقێکمان بێت کە قەت بیرم ناچێت ئەو چاکەی کردووە ئەو شتە جوانەی هەبوو هەڵوێستە جوانەی هەبوو تا خەڵک ئاشنایی بێ شتێکی زۆر جوانە باسی بکەین جا لە ماوەسا دەست پێکەینەوە جەنابەت ئەگەر ماشەڵڵا بەسەر هاتوو زۆر لایە ماوەسە جەنابەت و کتێبەکانیش شاهیدیەوەیە جا لەبەرەوە بە یەکەم بەسەرها لە تۆ دەست پێکەین تام ئەم ماوەسا بەڕێزانش ئەوان شتێکیان بیرەکەوێتەوە ئینشاءڵڵا ئەگەر مایکە ماوەسەگیان وڵا لە جەژنەکانەکو باسم کرد زۆر لەوەتی ئەو شتانەی کە ناخۆش بن زیاتر لە بیرم بن بەڵام شتی خۆشی سەر زۆر بووە من بۆکو باسم کرد جەژنەکان زۆربەی زۆری بەسەر حاڵەتی ناخۆشی مسلمانن بۆ کۆڵێن سەلاحەددینی ئەیوبی ڕەحمەتی خوای لەوێ هەرگیز پێ نەکەین چونکە توێتی قودس لەژێر دەسەڵاتی نامسلمانانە مسلمانان زەلیل بن و نیش پێ بکەنم بەڵام لەگەڵ ئەوەش لەبەرەوەی عالەمی ئیسلامی بەعام بەرەو پێشەچێ وەکو کەشتێک وایە گە لە لایەکیشەوە شین بێ کەشتێکە ڕوا بەرەو پێشەوە لە لایەکەوە خۆشیە ئێمە یەکێلو بە سەراتانە کە لۆچە جاریکەش نام لە کوێ باسم کرد بێ بەڵام کەسێکە بوو لە نەوەتەکانە سەردەمی گرانی و نەبوونی ئەو شتە بوو خەڵقی زۆر معاش و شت نەبوو مەسەرەن کەسێکات پارەیەکی هێنا بە منی گوتی شتێکم هێناوە بیە بە کۆمەڵە ماڵی فەقیر بەڵام ئەوەی کە زۆر بوون خێزانەکان زۆرتریان بەرێ ئەوەی کە کەمتر بوو کەمتریان بخۆی نووسی ماڵەکانی نووسی و منیش کەسەی لەوانە بۆم بۆی برم باشەمە
خێزانی زۆر و لۆچە کاسبێکی وای نەبێ معاشنی بە ئەویشم نووسی بۆی کە خێزانی زۆرە بڵێن پارەیەکم بۆ بریکە چوم لەبەر دەرگا ڕاوەسا و بەس وەکو ئێچەکە سەرسان بەیانی نەزانێت چی بکە ئەوهای ڕاوەستا و دیار بوو سەیرم لاولایە کرد و فکری لای ئەوە نەبودانە بەزراوە چی بکە هیچ مەرحەبام کرد و ئەو شتێکە پێم ئۆزەرفەر لە دەستم ئەکسەر ئەوە لەگەڵ مەرحەبا قسمە دەستیەوە تم بۆی کەس نەبینێ تم مەرحەبام سەلام لێ کرد و ڕۆژم هیچ بەخێراتنی کردم و زۆر بڵێ زۆر جددی نەبوو با بچینە سەر با بڕێم و ماڵی ئەمە تێکەڵاوی چونکە تێکەڵاوی مەزۆر ڕۆیشتم ئێتر لە پاش ماوەیەک لەوە دووە نازم چەندی پێچوو بوو 2 ساڵ 3 ساڵی پێچوو بوو لە مەجلیسێکا بووین ئەو بەسەراتەیە ژێڕایەوە میش نەمەزانی بەسەراتێ بەستی جەژنێک بوو جەژنێک بوو هەر ئەچمە ماڵ و خێزانم ئەگو بڕۆ نەختێشت کە مێنگ بەسەر چاو نەمەگو پارەم پێ نییە ئەگە ڕۆژمە دەرەوە چم بەو دوکانانە ئەگەڕام ئەمچم لەوان بە قەرزێکم دوای ڕوم نهات دوای پارە لەوەی کان قەرزەکەم چم بە دوکانەکە ڕوم نهات هەمویان ئەگەڕام بەڵێ 6 جار وام کرد 5 جاریان وام کرد ئێمە 6ەم جار بوو هاتممە دەرەوە ماشم 5 جار چوم بۆ دوکانە هیچیان ڕوم ناتوانە لێ قەرزکەم نە بە قەرز شت بێنم ئێستا خێزانیش باڵێ چۆ شت بێنە بەیانی دەژنەوە سەعاتێکی ڕۆژماوە تازە فریان ناکەوێت چی خشتی خواردن یانی کۆمەڵە مناڵی هەبوو دیار بوو تی ئەم جاران کە تۆ شاتی تی کەسێکات تی کەسێکات مەرحەبای کردم و ئاو لەگەڵ مەرحەباکە زەرفێکی قسە دەستمەوتی ئەو ڕۆی تی من سەیری زەرفەکەم نەکرد بەس سەیری ئەم زەلامم کرد تی ئا سەیرم کرد پارە بوو بەس نەمژارد بەس سەیری ئەم زەلامم وتی بەخوا مەلایکەتە کۆڵانەکەش درێژ بوو لەوە چێ لەو ماڵی ئەوانەوە 150 مەترێکەوە بۆ سەر فەرعەکە تێتا لە فەرعەکە چاوم نەنووقە ئاو سەیرم کرد تۆ هەر مەلایکە دەبزانم کەی ون نەبێ بەستی ون نەبوو تاگەشی سەر فەرعەکە دوای کە کردمەوە پارێکی باش وەشی جەژنەکەی زیاترە کرد ئەنجا دوایی کە لێ بوانێ ئەی نەزانی زەلامەکەی چێتی بەرڵام مامۆستا ئەحمێ بوو مەلایکەت نەبوو هاتیوەنم پێ خۆش بوو لە پێ مەلایکە پێوتویت چونکاتی هیچ دەرەتانێکم نەبوو بەڵێ بەڵێ پیاوەکە پیاوێکی بە شخصیەتە تی ڕوم نهاتە لە کەس قەرزیکەم ئەنجا قەرزیکەم چۆن بیەمەوە ڕوم ناشتەکان بێنم بە قەرز چونکە من کەسێ نەبووم پارەم نەبوو بێ ساڵێم بڕاوە لەبەرەوە زۆر دڵم تەنگ بوو سەر عەزم لێ هین بوو هیچ شوێن نەمابوو نەلێ قەرزکەم نە شت بە قەرز بێنم بەس کە ئەم پێی قسە سەیدیکە هیم کرد پارە بوو نەمویست بیوشێرم جارە بزانم ئەمە چی لێم زەلامە ینی ئەوەنە کتوپڕ بۆ خوا بووین من ترێکسەر ڕۆژ مناڵم زۆر بەگەریم بە خێراتی نەکردم چونکە حەپەزا و مەشغوڵی ئیشەکەی خۆی بوو مشکی بە شتێکەوە مەشغوڵ بوو چێنە جەژنانە ئەوم بینی دوای چەند ساڵێکە بۆ خۆی جێڕایەوە ئەنجا بین بیرم هاتشت دەسەکانە خۆش ماسەکان دکتۆرە نەسرین معلوم شتێکە بیرکەوتوت یا چەند شتێک هیچ شتێکە دامۆکو نمونە باسی یەکەم بەڵێ هێنی داکمە خواعافیکە یاخوا خوشکە گەورەکەم دایکم تقریبا لە 2001ەوە تووشی جەڵتەی یەکەم جەڵتەی دەماغ بوو بۆتر هەر لە جێگە بوو 2011 تر ئاخر سیام جەڵتەی دەماغ بوو کە لێتر بەتەواتی لەسەر جێگە بوو خوشکە گەورەکەم شیرین لێرەوە تا دنیایە هەمومان قەرزاری ئەوین هەر ئەو وەکو دەسوقاچی وابوو یان زەواجی نەکردبوو ئامین ئینشاءالله دووەکو دەسوقاچی وابوو یعنی بە هیچ شتێک دایکم هینی ئەمەی قوبوڵ نەئەکرد بەس ئەو نەبێت یعنی ئەم پەرداخاوە ئەیوت نەسرین پەرداخی ئاو بڵێ بە شیرین پەرداخی ئاوم باتێ یان پەرداخاوەکە لە پاڵما بوو ئەویت نا با شیرین بماتێ یعنی ئەو نەهینی هەبوو جارێکیان من و شیرین و لەگەڵ گۆرانی برام مامۆستا گۆرانی برام ئەمان بر بۆ عیادە شیرین خوشکم ڕۆی وەرقەوشتەکەی بۆ بڕێت و خەریکی عیادۆشتەکانی بێت تر یەک قادرمە بوو 5-6 قادرمە بوو گۆرانی برام بەسەرەوە دەستی گرت بوو منیش لە خوارەوە قاچی پلە بەرزمە کردەوە ئەتو تیارەوەی شیرین مۆبانکەن ئێوە ئەمخەن شیرین مۆبانکەن وتم باجی ئامینە گیان ماڵم ئاوا کردی گۆران لەسەر تۆی گرتووە لە خوارە من تۆم گرتووە گەر بکەویت من پانەکەیتەوە شیرینی چیتە یعنی ئەمە چەندێ متمانی هەبوو بە ئەو چونکە ها لەوەتی بڵێن ئەو حینەی لێ قەوما بوو هەر لەگەڵ ئەوە بووە یعنی من دایمە وەکو نمونەیەکی ها وەفایی دایمە ئەیگەڕمەوە ئەڵم چنێک ئەو کوڕەکەی بووە چنێک متمانی پێی هەبوو بەتەواوەتی من لێرەوە لە ژێریا بووم کچی بووم بەڵام لەگەڵەوەشە چونکە ها بە شیرینی لەگەڵا بووە ئەو دەستی قاچی بووە یان بەتەواوەتی متمانی کە تەواوەتی بە ئەو هەبوو یعنی هیوادارم هەمومان ئێسا ئێمە کێمە دایک و باوکین وا بکەین لە مناڵەکانمان ئەها بەو شێوازە ئاوا بن لەگەڵ ئێمەشە خۆی و تەوفیقی خوایە سبحان الله بەدڵنیایەوە یا بە کەسێک جاری وایە نایە بە هەموو کەسێک بەدڵنیایەوە تەوفیقەیە بە یەک مناڵەیە بە یەک کچیە بە یەک کوڕ وایە دەسەکانە خۆش بێت ئەمە تر بڵێنە هەم شتێکە هەجار وەکو پێکەنی شەیگەرمەوە هەر وەکو ها شتێکی وەفاداریش
يعني شتێکی زۆر جوانە هیوادارم انشاءالله هەموو مناڵەکانمان انشاءالله تۆزێک لە وەفایی هەر هەبێت بمێنێتەوە لە بینمانە تەوزیعەکەن هەر باش انشاءالله لەشتان ساڵی انشاءالله گەشە ئەکات و زیاد دەکات ئامین انشاءالله ئامین ماوەسا زرنگ جەنابەت هەموو خۆی حازر کردو بزانم کاک شێخ ئەوەی کە بە سەردەمی مناڵی هەچ کەسێک لە ئەم مەجلیسە بەڕێزە و لەگەڵ خەڵکانی تر پرسیاریان لێ بکەی یەکێک لەو شتانەی کە زۆر خۆشە و زۆر تامێکی چێشی مناڵی هەیە جەژنانەیە جەژنانە ئیترێکە نقوڵ بێ پارە بێ هەر شتێک ببێت یعنی تۆ دائیمەن لەبەر چاوتەوە قەت لەبیرت ناچێت بەداخەوە ئێستا ئەم وەزع و زروفەوەی لاتووە مەسەلەی پێدانی جەژنانە زۆر کەمی کردووە و لەگەڵەوە کە زۆر کەمی کردووە مناڵ متعاشی لێ وەرناگرێ چکە تێناگە لە مەسەلەی جەژنانە چییە ساڵی 86 ینی وان نزیکی وابزانم مەگەر هەڵم نەکردبێت تقریبا 38 ساڵە پێش ئێستاکە من خۆم و باوکم باپیرم لەگەڕێکی سابونکەران لەدایک بووین حاجی مەحموو وەفاتی کردو خافیکە کە مێردی پوری باوکم بوو جا ماشاءالله ئەو تەمەنی زۆر بوو ئەیوو ساڵی لە ئەیوو لە حربی عالەمی یەکەمینە ئەیوو من جوندی بووم لە ئێران ئەو کاتە لە 1940 ئەوانە ئەو 18 ساڵ بووە هەنی 1890ەکان لەدایک بووە یەکێک لەو سیفەتە جوانانەی کە هەیە بوو حاجی مەحموود دایمەن کە جەژنانەی ئێیا بە هەموو مناڵەکانی سابونکەرانی تر ئێمە و مناڵی پورەکان و مامەکان و ئەوانە ئەویش ئەوە بوو ئەچوو 1 دیناری وردەکردەوە دیناری کە وردەکردەوە 50 فلسی هەبوو تەمەن جەنابتان ئێزان 25 هەبوو ڕوبعی هەبوو 100 فلسی هەبوو 25 ڕێک بەڕێکی دائنا لەسەر یەک بەو زەمقەی کە زمانمان لێیا و کۆلارەمان پێ دروستەکرد مامۆستا باشە ئەو زەمقە تۆزێ مۆدێلی کۆنە ئێستا بە خەڵک بڵێ زمانمان پیاهێنا تا تەڕەبوو نازانێت چییە ئەچوو ئەم 25 فلسی لەسەر یەک دائنا بەم زەمقە ئەی پێچا تا سەرەوە دوو پارچەشیە لەسەر و بنەکەی ڕێک وەکو دوو پیلی قەڵەمی لێهاو اینجا گیرفانی پڕ بوو لەم 50 فلسیانە 25 فلسیشی عینەشە دوا لێ کرد 100 فلسیشی عینەشە دوا لێ کرد ئەو پیاوە تااقەتێکی زۆر سەیری هەبوو ئیتر کە جەژن ئەها ئێمە مەست چاومان لەسەر ئەوە بوو بچین بۆ ماڵی نەنە سەبریم لە سابونکەران ماڵی پورە عاسمی باوکم لە بەرامبەر ماڵی کاک مەسی عەسکەندەر لای کەنیسەکەی سابونکەران لای مزگەوتی تەکێڕوتە شوقەکانی قامیشان ئەوە ماڵی باپیرم لە یابوو بەس چاوەڕێ ئەوە بووین باوک و دایکمان بمان بن بۆ ماڵی نەنە سەبریم بچین بۆ ماڵی حاجی مەحموود لەو جەژنانەیەمان باتێ ئیتر سەری زەمقەکەمانە بڕی 50 فلسمانەیە بە کێکرێم 50 فلس بە چلورە 50 فلس بە بسکیت بەوە تەمەن تەواویش نابوو یعنی بڕوان پێ بکە کاگە شێخ ئەو مەسەلەی جەژنانەیە تامێکی زۆر تایبەتی هەبوو دڕاگرتن بوو جەبر الخەواتر لە عەرەبەڵێت جەبر الخەواتر زۆر گرنگە یعنی تۆ دڵی مناڵێک ڕاگریت ینی ئەژرێکی زۆر گەورەی هەیە زۆر جار هەیە ماوەسە بەعزی خێر هەیە زۆر بە بچووکەی بینین بەس لای خوا زۆر گەورەیە آخر شەق و تەمرا بێت چی بێت لە خورمایە دکتۆر تصدق ولو بشق تمر دیکەچی لای خوا زۆر گەورەیە ئەم مەسەلانە بەخشینە تومەزە ئەمە ئەوەیە کە دەخالەتی شەیطان جارێ دەخالەتی نەفسیتیانیە تۆ شتێکی گەوراکەی چاو زۆر لەسەر شتە گەورەکەی بەستە بچووکە چاولێنێت تم بەزە ئەمای گرێت ڕاست دکتۆر محەممەد جەناب سەر هاتووی تر خۆش بە حازر وڵات دوو سێ مووقیف هەیە ڕاستی یەکە مووقیف پەیوەندی بەوەیە پەیوەندی بە با بڵین لەش ساغیەوەیە لەش ساغی خوای گەورە یعنی یەکێک لە حەدیسەکانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر بەیانی هەسایت و لەشت ساغ بوو یعنی هیتر هەموو دنیای تۆیە یەکێک لە ئیشەکان با بڵین من پار ئەم کاتێ لە تقریبا ئەم کاتێ لە بم لە عملیاتێکی زۆر قورس کرد ئەم بەڕاستی عملیاتێکی یەکجار قورس بوو اینجا من یعنی لە ژیانم بەس خەریکی خوێندنەوە بوومە ینی بەس خەریکی خوێندنەوە بوومە هیوایەتم خوێندنەوە بوو ئیتر با بڵین علمیەکان چ زانستێکەوە بەردەوام سرم لەسەر کۆمپیوتەر بووە بە بەردەوام ینی بە ئێستایشەوە بە ئێستایشەوە حتا دراوسەیەکمانەیە زاوە شەوان درەنگێک تەلەفۆنەکە ئەڵێ خەریکی چی دەڵێم وەڵایەوە تا خەریکم لەسەر کۆمپیوتەرەکە بەخوا مەجالم نییەوە جا پار ئەم کاتێ لە بوو تقریبا بە حدودی من عملیاتێکی زۆر قورسم کرد کێشم زۆر دابەزی لە بینی عملیات باولی نەخۆشیێکی بۆ ماوەی تقریبا با بڵین ئاها ینی پەیوەندی بەهینەوە بوو خوای گەورە ینی کە ئەو نیعمەتەی پێبەخشین مۆزوعی با بڵین نەخۆشیەکە کاتێکە تووشی ئەو عملیاتە بووین من کێشم لە بینی لە 70 کیلۆوە هاتە 40 کیلۆ ئیتر تقریبا ئەو ڕۆژی جومعە بوو ینی لەو کەسانەی کە وتت کە سوپاسی کەن بەڕاستی یەکێکی لەوانە خێزان و بەڕاستی من وا تەواو بووم ینی با بڵین
ئیتر ڕۆژی جمعە بوو حتا خێزانم کە هاتە لام ئەو دقەیە دوو کەس طبعا سوپاسی ئەو کەسانە زۆرەکەم کە لەگەڵ ما بوون لەو میحنەیە بەڕاستی لەو با بڵین نیعمەتەش با بڵین هەر نیعمەتیشی ناو بنی بەڵام دوو کەس زۆر یعنی تااقەتیان پێبەخشین زۆر وزەیان پێبەخشین هەرچەندە خۆم لە کاتی نەخۆشیەکەیە ینی خۆ ئاگای لێیە لە کاتی نەخۆشیەکەی من بینە توێژینەوە هەیە مۆزوعی توێژینەوە ئەڕۆم بۆ عملیات باشە توێژینەوە وڵامی توێژینەوەیەکم داوە باشە کە ئیتروە عملیاتێکی قورسیشە بەس وەڵامی توێژینەوەکەم داوە ئەم جارە با بڵین نردوو بمان بۆ گۆڤارێ وەڵامم یاوە اینجا ڕۆشتم بۆ توێژینەوەکە اینجا لەو ڕۆژەیە لە ڕۆژی جمعەیە بوو با بڵین ئیتر من دانم پێ ناخورا هیچم پێ ناخورا بەس هەموو بەیانێ خێزانم هات خۆراکەکەی هێنا بەس زۆر ئەیکرد بە ئەید ناکرێ نەخودنەندەی خۆی تۆ خۆت ئینە خۆراکشی ینی واکێشتدا بە زۆر پێ ئینێکم ینی بە زۆر خۆراکی پێ ئەدام ئەمە یەکەم دووەم کەس کە زۆر بابلین ئاوە تەشجیعی کردین مامۆستا جەلال بوو مامۆستا جەلال ئێستا خوازای خێریدا ڕەبی کە هات بەرەو لای من لە کوردستانەوە هات وتی خەوێکم بینیوە خە من نەبێت لەم میحنەیە نەجات دەبێت بە دڵنیاییەوە خەوێکم بینیوە لە خەوەکەمە وا بڵین گەردەلوولێکی گەورە بە لای تۆ دێ باشە ئیتر ئەم گەردەلوولێکی ڕەش بوو ئەم گەردەلوولە ڕەشە حەچیشت هەیە لای هەمووی هەڵماڵی بەڵام بە تەنیشتی توایە ڕۆیشت بە تەنیشتی توایە ڕۆیشت تۆشت کە دای بە تەنیشتی تۆ دیسانەوە کۆمپیوتەرەکە و کردەوە خەریکی کۆمپیوتەرەکە و وتمەڵایسەوە خەریکی کۆمپیوتەرەکە و گەڕامەوە بۆ کۆلۆژی پزیشکی و ئێستا لێ دەرسەکاڵێمەوە یعنی فأما براستي يعني سباسي ما عمليات كش زور قرص بو عملياتي قرص بو زور قرص بو الحمد لله سباس بو خوي قوري يعني كبابته ما يشك لينا كان بو باولين خالك يكر بو اوي يعني جرينج بي موضوعك ببير ما لا غلاسكو بو لا بريطانيا مشرفه كمان كابرايك شي انجليزه اختيار بو لمن مشرفي من بو يعني پزیشکێکی زۆر گەورە و بەناوبانگی بەریتانیا بوو لە زانکۆی گڵاسگۆ خەریکی ئێمە بوو منیش دەرسمە خوێندە لای با بڵێن توێژینەوەکەم لە لای ئەو بوو ها تووڕە بوو لێم تووڕە بوو زانکۆی گڵاسگۆ پەنجایە لەسەر ئاستی جیهانە ئیسا تۆزێک بینتریشە زۆر تووڕە بوو لێم پینەکەم پێی بردەوە بۆم نووسیەوە بۆم و تووڕە بوو لێ وتی باشە ئێوە زۆر سەیرن وەرە کوڕم بەس پێت بڵێم فەرقی مێشکی من و تۆ مێشکی من و مێشکی تو فەرچیە يعني هاد دوكمان يك بيشكمان هي بو بكاري ناهيرن بكاري بيرن يتر ما بس مشيها ما بس مويا يعني إنسان أم جنجاني خوما من دائما ما بين كاني خون كاركاني خوما أنا لين يعني يتر أتواني يعني هيج مشكي إيما لقل مشكي زاناي ترى هيج فرق كينية بس أويا إيما به لاق بينو بكاري بين راستي أما جرينجا براستي إنسان يعني بيكا بخالك يدس بيك بوي بالدوام بوني لسرج يعني سكانە خۆش بکاتێکیان خۆی گەورە الحەمدوللا کە لەو تاقی کردنەوە سەری خچی تەمان کەلیمێکی دوکەم هەموو زۆر سەرنجڕاکێشە مامۆسایان ئەوی شەوەیە کە نەخۆشیەکەی بە نیعمەت ناوبرد من نمونەیەکتان عرض کەم کە مامێکم بە ڕەحمەت بێ لەگەڵ مردووی حازریا 7 ساڵ یەک ڕۆژکەم جەڵدەلی یابوو چاوی نەمابوو گوێی نەمابوو هەست و یعنی ئیتر بەڵام قسەکردنی مابوو قسەیەکرد دەنگی زۆر هەڵەبڕی هەرگیز نێوت ئەم نەخۆشی و ئەم باری ڕەحمەتی خوا ناوێتی لە من هەتا بە باوکم وت کە باوکم ئیمام خەتیب و جەنابی مامۆ سازانێ ئەیوت شێم حەمەوە من ئەترسم خوا ئەجرم بۆ نەنووسێ لەسەرم نەخۆشی هیچی نەما ینی هەر هاواریەکرد خۆت گوێ لەش نەبوو مەگەر بوو خیرانە زۆر بەگوێیە باوکشمی و بۆچی مامە کاگە ڕۆف ئەیو لەبەرەوەی چکە ئەگەر مناڵەکان فڕیان بامایەتە دەرەوە وەکو دکتۆرە باسی کرد خزمەتیان نەکردمایە ئەو وەختە ڕەنگە ئەجرێکم دەستکەوتە ئەترسم ئەمە ئەجری نەبێەوە خزمەتێکی جوان مەکەن و هیچ مشکلەیەکم نییە و نانمێنێ و هەموو شتێک مێنێ جا باری ڕەحمەت ماوەسا ئیسە بە تایبەتی ئەو بینەرە خۆشەویستانی کە ئەمان بینن و هەندێکیان نەخۆشن لە جێگا کەوتون دوعاش زۆر گرنگە لەو ئەوش بڵێن ینی دوعاکردنیش لە بابەتەکە ینی من لەو هینەیە کە باسیەکەم هەسمەکە ڕۆڵێکی گەورەی هەیە بە مۆزوعەکە مۆزوعی دوعا بە تایبەت دوعای دایک و دوعای کەسی نزیک و دوعای خەڵک و ینی بە بەردەوامی دوعایان بۆ کردین بەڕاستی ئەوش شتێکی گەورە الحەمدوللا جا حەزەکەم لە مامۆساوە دەست پێ بکەینەوە گەشتی هەبێ لەسەر ئەم بابەتە یاخود بابەتی تر مامۆسا ینی نەخۆشەکان بە تایبەتی سەر لە جەژنیشە ینی سیرەکەی کابرا
چەند ساڵە لە جێگا کەوتووە ئافرەتێکە یا پیاوێکە جنابە چی دڵخۆشیەکەیتەوە کە حتا ئەگەر مرافقەکەی کە خزمەتێکە ئەو ئەجرە گەوری هەبێ بێ خودی نەخۆشەکە خۆی چەند ئەجری هەبێ کە خۆی نەخۆشە دەربارەی نەخۆش وەکو باسمان کرد کە جەنابەت باسی کرد و پرسیاری کرد فەرمودەی پێغەمبەر زۆرە صلی الله علیه وسلم لە هەموو ئەو فەرمودانە گرنگتر وەکو زانەکان باسیەکەنەوەی کە خوای گەورە خۆی باتە جێی نەخۆشەکە ئەفەرمێ لە قیامەتە عەبدێک بانگەکە کە نەچووە بە لای نەخۆشەکە چاوەڕێی کردووە بە تەما بۆ ئەو چێ بە لای بەڵام نەچووە خوای گەورە فەرمێ من نەخۆش کەوتم عەبدەکەم بۆ نەهاتی بۆ سەردانم ئەویش تۆ ڕەب العالەمینی ئەی خوای گەورە تۆ نەخۆش ناکەوی خوای گەورە فەرمێ فڵان عەبدم نەخۆش کەوت ئەگەر بچیە بۆ لای ئەو من لەوێ ئەبینی یا من لەوێ دەست ئەکەوت یعنی پاداشتەکەی من دەست ئەکەوت لێ و فەرمودە زۆرە لەسەر نەخۆش و سەردانی نەخۆش وەکوی کە پێغەمبەری خوا فەرمێ گەر ئێوارە بچێ تا بەیانی بچێت تا ئێوارە بچێ بۆ سەردانی نەخۆشێک لەبەر خاتی خوا 7,000 مەلایکەت دوعای خێری بۆکەن و نەخۆش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خوای گەورە وعدی پێیە ئەفەرمیان لە جاران چاکتریەکەمەوە یان لە هەموو گوناحێکی خۆشە بم یان لە جاران چاکتریەکەم یان لە هەموو گوناحێکی خۆشم وە سونەتەکە چی بۆ لای نەخۆش بڵێ خوا چاکی بکەرەوە بۆی بۆ قاچانەی بێتەوە بۆ مزگەوت بۆی بێتەوە سەردانی مزگەوتکە من لێ چەر نمونانە کە بیرم هاتەوە جەنابەت فەرمووە چەندەم نووسیەوەوان کەسێک بوو ئێمە لێک خانوابین لەسەر ئەوانی لە خوارەمون خان و خەریکی خان و کڕیمون چوم ئەو کرێچیەوە بەحساب بەڵام دوای دەرکەوە کە بەکرێنە یاومێ من بەکرێ گرتبووم هەرچیا بۆ ماڵ سەلام عەلەیکە سەلام مامۆستا خانووەکە پیرۆز بێ وەڵا کرێچی مێگوت نەوەڵا خۆم بۆ پیاوم تو تێم کرێچی ئەوم صاحب ماڵەکەی نایە بڵێ بکرێچیم جا دوای ڕۆژێک تەماشام کرد گریان و شتێ دەرکەوت لە خوارەمیش خێزانم گریانی ئافرەت بوو وێستا الحەمدە خۆیان ماون و ئینشاڵڵا گویان لێنێ کە هاتە سەرەوانە ئەویشە تۆ دڵی پڕ بوو ترساوتم چیەتی وەڵا ئەڵێ من خوشکێکی کەم منازم پورزایەکەم و هەموو تووشی سەرەتانی خوێن بوون منیش ئەمڕۆ ڕۆشتم بۆ سەفەراتوم و خوێن لەمانەوە دەرەوە لێرەمە لە نینۆک و خوێن دێتە دەرەوە لە بندانەکانم و هەر بەرداوام خوێندێت تازە تووشی سەرەتانی خوێن و ئەمرم و گەنج بوو تازە دوو مناڵیە بوو دوو مناڵی سکۆلێ بوو ئێتر تۆ بچارە خوارەوە منیش پێش مەغریب بوو چوومە خوارەوە کە چوم دانیشتم هات بەلای من لەبەر من ڕووی نهات بگی دانیشت نەختە دڵخۆشی مایەوە چۆن ئەزانی سەرەتانی خوێن دکتۆر فێری تی بۆ خۆشمە ئەزانم چکە پرزاوشتەکانی کە وان لات و خوشکەکەم و چێ و تم دکتۆریش بێتی بەڵێ تم دکتۆری توی وڵی دکتۆر نازانم بەس سەرپەسەپی لەگەڵ ئەمانەکە دوای سەرپەسەپەکە دەرکەوت توی 3 مانگ زیاتر ناژی ئەجا تم تۆ مسلمانێتی بەڵێ تم تۆڕی شیفا بەدەست خۆیان بەدەست دکتۆرە تی وڵا بەدەست خوایە تم ئەجەل بەدەست دکتۆران بەدەست خوایە تی بەدەست خوایە تم نەخۆشی بەدەست دکتۆران بەدەست خوایە هەموو بەدەست خوایە تم جاکە بەدەست خوایە تو بەجێ دکتۆرەکەی بەجێ خوا ناکەی تی چۆن لایتم بۆم باس کرد نەختە دڵخۆشی ماوە تم خەڵقێکە بووە هەر دکتۆر ئیزنیاوتی دە ڕۆژێکی ئاژی من و خۆم ئێستا ئیزان بێسە لە ژیانە ئەجا تۆ کە مادام پشت بەخوا بەسی خوای گەورە لە دکتۆر شارەزاترە لە دکتۆر مهمترە شیفا بەدەست ئەوە چاکبوونەوە بەدەست ئەوە مردن بەدەست ئەوە ئیشەکەی خۆ بەدەست خوا وازی لێبێنە وڵاتی دەستی کرد بە پێکەنیوتی وڵا باش نەختی نەسیحەتی کەشم کرد دیارە ئیتر من چوومە سەرەوە الحەمدوللا دوای ورد هەر بەوە تەشجیع بوو زاڵ بوو بەسەر نەخۆشیەکەوە برایەکم هات برایەکم لە خەستەخانەی هیوا داوامیە کرد تی ئەوە چی ئەڵێن شتێکی واڕێتم بەڵای بووان نووسێ 3 مانگی دای فەحسەکان فەزە نەختی ئاوا کردیم ئەمە 3 مانگ ناژی مەرمانگ نییە گەشی ئەو بەزیان پێ واوت دڵخۆشیان داواتیان وەڵای تر ئافرەتە ئەمە 13 ساڵ لەمە پێشوو ئێستا ئافرەتەکە ماوە دوای ئەوە مناڵێکی و مناڵەکەشەوە گەورە بۆ ئێستا چێ مناڵەکە چێ بۆ مەکتەب لە وازام لە دوی ناوەندیە ئێمە هەر لەو کاتا لەگەڵ ئەوە مناڵمەمە جا مناڵی ئێمەش هەروکو بە سەلاتی خۆش بیرماتەوە لە قسەکانی دکتۆرەوە دایکم معاشی وەرەگرتی لەگەڵ ماوەرە منی چوم لێ دام بەزاند گەڕامەوە بۆ ماڵتی تۆ لێ لەمەوەسە زۆری پێچێ بەس دوای ئەوەندە وەرەوەیان تەلەفۆنی بۆکەم کە تەلەفۆنی بۆ کردمە ئەو مناڵەمان هەبوو کە لەگەڵ مناڵی ئەو ماڵە لەدایک بوو ئەویشە 30 ساڵە وەڵام ئەو مناڵە تۆزە گەورە بووە 5-6 ساڵ بوو بردم لەگەڵ خۆمە کە بردم دایکم بینیتی ئەگی بە قوربانم ئەو تۆش هەر لەبەر خاتری خوا هاتی بە دوامەتی نە وەڵام من لەبەر خاتری خوا نهاتوم وعدە پێیام کە معاش وەرگرت 5 دینارم بێتێ لەبەر ئەوەت دەست خۆش بێ دکتۆر نەسرین جەنابەت و مامۆستا زرنگ و دکتۆر محەممەد حەزەکەین تۆزێ باسی بە کورتیش بێ باسی خواردنمان بۆ بکەن ئێمە 30 ڕۆژی مانگی ڕەمەزان خۆمان گرتوتەوە لە خواردن بەڵام دوای ڕەمەزان دەسەکەینەوە بە نانخواردنێکی زۆر خراپ نەگرتووە کەممان کردوتەوە بڵێ بەڵێ
دەست خۆش بیاخۆ لەش ساق بیاخۆم وڵی هیوادارم انشاءالله بڵین ئێمە خۆمان خۆراکین یعنی ئێمە خۆمان خۆراکین یان ئەو خۆراکانەش کە وەری ئەگرین ئەبێ بە شێوازێک بێت کە ئەمەمان تێر بکات پێش مەعیدەمان یعنی ئێمە هەموو خواردنێکی ئێمە ئەی خۆی نییە هەموو خواردنەکان بە چ شێوازێک لێ بنرێت مهمترین خواردن کە بڵێن خساسەکەی خۆمە بڵین ماسیە گەرای ماسیە کاڤیارەکەمە بڵێن مهمترین خواردنە لە ڕۆی هەموو پێکاتە خۆراکەکان کە تایەتی بەراوردیکەین لەگەڵ خراپترین جۆری خۆراک کە بڵێن ئەمانی کە ئێستا بەجینا دەستکاری ئەکرێت و خواردن زۆر بەجینا دەستکاری نادوشتەکەی ئەکرێت و بە شێوازێکە هەن ناتەندروستە بە تەواوەتی ناتەندروستە لەمانە هەمووی من هەرچەندێکی لێ ئەخۆم ئەبێ بزانم چەندێک کاریگەری هەیە لەسەر مێشکم ئەبێ بزانم چەندێک کاریگەری لەسەر ئەدائی هەموو خانەکانی لەشم من بەوە نییە کە بڵێن بەستانە مەعیدەم تێر بکەم یان مەعیدە بە هەموو شتێ تێرە بێت یان هەرچی جارێ باوکم خۆی گەورە بیپارێزێ ئەڵێ تۆ نان و ئاوێک بێت تێرە خۆیت قۆزیەک و سەر و پێ و ئەنواع و ئەشکال خواردنی بەلەزەت و بێبێنی مەعیدەکە هەر تێرە بێت بەڵام گرنگ ئەوەیە ئایا تۆ مێشکت تێرە بێ لەگەڵیا چاو نەفست تێرە بێ لەگەڵیا یان نا قەناعەتەکە ئەوە لە لایکی تریشەوەیە یعنی ئێمە ئەم مانگە پیرۆزە بەو شێوازە ئێمە خواردنمان خواردووە بەو شێوازە ئێمە خواردنمان کەم کردوتەوە باشە بۆ بەردەوام نەبین بۆ ناتوانین بەردەوام بین یعنی ئێستا تۆ ئەمە وتمانە فەرزە بەڵام لەگەڵ ئەوەشە ئاساییە یعنی توانیمانە زاڵ ببین بەسەر نەفسی خۆمانە ئەی بۆ لێکم ڕۆژی جەژنەوە من ئەو توانایم لە دەستەدەم هەمووی بەدەستی خۆمە کابی ئێرادەکە بەدەستی خۆمە کە من بتوانم بەردەوام بم لەسەر ئەو ئێرادەیە یان بەردەوام نەبم بەردەوام بم لەسەر خۆراکی کە تەندروستە مێشکم خواردنێکی باش ئەیاتێ هەموو خانەکانی لەشم خواردنێکی باش وەرەگرێت یان نا یعنی هەمووی کاوێتە سەر ئیرادەکەی خۆم ئایا من ئەمەوێت یان نامەوێت زۆر ئاسانیش هەموو کەسێک شەتوانێ بیکات ئەتر باقی قسەکانی تر بە تەپاسیلە بۆ مامۆستا بۆ دکتۆر بەجێڵم دەستەکانە خۆش بە دکتۆرە نەسرین مامۆستا زرنگ جنابەت طبعا لەگەڵ ڕێزم بۆ هەردوو دکتۆری بەڕێز مامۆستای بەڕێز یەک تێبینی بچکۆ لەم لەسەر قسەکانی مامۆستا بەلا ئەحمەد هەیە ئەویش ینی نمونەیەکی زیندووە کە حەزەکەم باسی کەم ئێستا جوابی خۆراکەشە دێمەوانێ مامۆستای بەڕێز دکتۆرێک هەیە هەر باڵی ناسیاوی خۆمانە و 30 ساڵە جەڕاحیەکە دکتۆری جەڕاحیە چەند ساڵێک پێش ئێستا نزیکی 7 ساڵ زیاترە بێ من هاتوچۆی مزگەوتی بەرچێوەکەم بۆ نوێژە فەرزەکان ماڵمان لێوە نزیکە لە خوار مزگەوتی حاجی خاری بەسەری ئەو پیاوە لە من گەورەترە لە تەمەنی جەناب تابێ لە ڕێگەی مزگەوت وتی کاکەوتماوتی جەنابەت ئەزانم مامۆسای وەرزشی وەزانم ئەوە 29 ساڵە لەم هۆڵانەیە وتی دووسێ پرسیارم هەیە جواب مەیتەوتم فەرمووتی من پشت مۆزعی تەواو نییە تی ئەتوانی مەجموعەی ڕێنماییم بیتێ تۆزێک ماسوولەکانی پشتم بەقوت کەم پرسیارەکانم لێ کرد سێرەکەم نختێک لە مەسەلەی بەڵجین و ئەمانی هەیە دەرچوونی بابلین دیسکەکەیە لە سپاینەڵ کۆرد نخاعی شەوچیات هاوکاریم کرد پێنامانە سەر باری ئەوەی کە ئەو پیاوە ڕێک بۆ لە زمانی قسەکانمانە بەس وتی مامۆستا یەک تێبینیم هەیە برانە لێ وەرگوتم فەرموو وتی بەس تۆ تەسەور دوانە بێت کە من ئەگەر بێمە هۆڵێکی لە جوانی جەنابەت کۆرسێکم بیتێ لەبەر خاتری ئەوە بێت کە من تۆپەڵی ماسوولەکانم گەورەکەم وتم ئەی بۆچی مشکلەکەت لە چیایە وتی بەس داواکاری ئەوم لە خوای گەورە ئەم وەرزشم بۆ بکە بە سەبەبێک کە گوێم لە بانگ بێ بتوانم بێم بۆ مزگەوت چکەوتی من تووشی نەخۆشیێکی فەقەرات بووم فەقەرەکانم وردە بڕبڕەکان ئەخورێ وتی هەستەکەم وایم لێکا قاچەکانم لە ئیش بخە ئەو پیاوە تا ئێسەش یە بۆ مزگەوت ئەو نیەتە ئەو نیەت ئێسەش یە بۆ مزگەوت و یاریزانێکی زۆر باشیشی لێ دەرچوو و توانایەکی ماسوولکەی لە ڕادە بەدریشی وە دروست بوو ئەو پیاوە ڕۆژە لە ڕۆژان لە تەمرینی قاچەکانە تا نزیکی 250 کیلۆ تەمرینی دەفع ماشینمان هەیە لێکپرێسی پێڵەن لەو حاڵەتەوە هاتە سەر ئەو حاڵەتە تی بەس لەوە ترسم گوێم لە بانگ بێ و نەتوانم بێم بۆ مزگەوت یعنی مەسەلەی عەزم و ئیرادە چەند تەئسیری هەیە بەنسبەت مەسەلەی خواردنی شەوانێ کاک شێخی بەڕێز من لە پێشەکی چاوەڕێی کاک دکتۆری بەڕێزمانە کردوتم کاک شێخ خەڵکێکمانەی خۆی ناوەتەوە بۆ جەژن ئەڵێ خۆمە کوژم بەس خۆ کوشتنەکەی لە خۆراکایە بەس ئەوەی کە ئێمە زۆر تێبینی بکەین وەکو دکتۆری بەڕێز فەرمووی 30 ڕۆژێکمان هەیە هەمومان لەسەر نیزامێکی خواردنی با بڵین ڕێک و پێک وەستاوین حەجمی مەعیدەمان چوو بووەتەوە لە سێ ڕۆژی جەژنە هەر کەسێک بەتەما بێ ڕێژێکی زۆر لە کار بوو کالۆری و کاربویدرات و شەکر و ئەمانە وەربگرێ ئەمە ناتەندروستە
دوو حاڵەتی زۆر علمیمان هەیە یەکیان ئینسولین سپایکی پێوتری یەکێکیان پێوتری ئینسولین ڕێزیستنس مەقاوەمی ئەنسۆلینمان بۆ دروست ببێت لە ڕێژێکی زۆر شەکر لە خوێنمانە بەرز بێتەوە دڵنیاتانەکەم و حاڵی تەندروستی کەسەکە تێگەیە چونکە تۆ مەسافێکی زۆرە 13 بۆ 14 ساعتە نادەن نەخواردووە واد لە جگەرت کردووە لە چاوری خەزنکراوەکانت سەرچاوی وزت بۆ دروستکات لە پڕ بە لێشا و شەکرەکەیتە ناو لەشتەوە کە ژەمی بەیانی هەمانی زانین ئینشەڵڵا تەعالا کە خواتە من بە خواردنی باشی تیاخورێ اینجا دو ئەوە دەزەکرێت بە نقل خواردن وەکو دکتۆری بەڕێز فەرمین دەزەکرێت بە شەربەت خواردنەوە شەربەتەکانمی دەستکردە اینجا ئێوارە و شەوی لێ بەسەرایەت گەنجەکانمان ڕۆکەنە ئەو شوێنانی کە کراون لە سلێمانیا ئەچن لەوێ خواردنی چەور و شیرینی ئەماخۆن ئەمە زەرێکی گەورەی لە تەندروستی و هەروەها سەر لە ئەنزایمەکانی جگەرە تێگەی سەر لە ئیشەکانی گورچیلەکانە تێگەی و باری تەندروستی ناجێگیرەکە هیوامان وایە خێرە الئوموری ئەوسەطوها بە هێواشی و بە لەسەر خۆی نان بخورێ پەنا نەبرێتە بەر زۆری مەسەلەی شیرینی و چکلێت و نەستەلە و شیرینی و شەربەتی دەستکرد چونکە بە ئەماونتێکی زۆر وەربگیرێ لاشە تەحملی ناکە عاقیبەتەکەی باش نابێ هیوامان وایە خەڵک بە لەسەر خۆی دەستکاتەوە بە خواردن و ئەوەشی کە وەرزشکارە ئەتوانێت بە شێوازێکی و چۆنەڵی بە وەسەڵی دەستکاتەوە بە وەرزشەکەی خۆی ئینشاءڵڵا پایامەکە بگاتە شوێنی خۆی تاڵام پێشەوەی بگەمە لای دکتۆر محەممەد دکتۆر فاروق حەسەن جەراحی گەورەی شاری سلێمانی شتێکی خۆشی گەڕایوتی ڕۆژێک داوت بووین لە ماڵێکی ناسراو وتی پیاوەکە شەکرەی بوو طبعاً ماشەڵڵا جیسمیشی زۆر گەورە بوو سەر و پێ و گیپیان هەبوو وتی لە بەلەمێکە یەک گیپەی گەورە ناو بەلەمەکە هەمووی گرتە بۆ مە خاصی خۆی بوو وتی هەمووی خوارد بە برنج و بەهر هەموو خواردنەکەی خوارد توایبانی کرد لە خێزانی وتی خوا حەبی شەکرەکەم ببێنەوە خوا حەبێ ئەمەنە چی لەم گیپە گەورەی تۆ بکە با بچینە خزمەت دکتۆر محەممەد وەڵام مامۆستا ئەوەی گرنگەوە و مامۆساوتی ئێمە خواردنمان کەم کردوێتەوە این مەکردن جاما من شتێکی ینی زۆر لە توێژینەوەیەکە توێژینەوەیەکمان ئەنجامدا توێژینەوەیەکی زانستی وا بزانم 2 ساڵ بە لەیستە مامۆستا 2 ساڵ بە لەیستە توێژینەوەیەکمان ئەنجامدا لەسەر کاریگەری ڕۆژوو لەسەر پێکهاتەکانی لەشی ئینسان و لەگەڵ چەوریەکانی لەش ئینسانە چەوریەکانی خوێن و چەوریەکانی لەشیش باشە ئێمە جیازێکمانەیە جیازەکە چەوریەکانی لەشت پێڵێ و پێکاتەکانی لەشت پێڵێ 2 ساڵ وابزانم بە لەیسە تقریبا ناوە وتمان با توێژینەوەکە ئەنجام بین نزیکی زۆر ینی عددێکی زۆرمان با بڵین بەشداری کرد لە توێژینەوەکە پێشی ڕەمەزان باشە و لەگەڵ ڕەمەزانیشە کە بەشدینمان کرد ئێمە هەموو نەفرێکە بەشدارە بوو بینێکەیە لای ئێمە لە مۆزوعی خۆراکە بەوانی کە پسپۆری خۆراکن باشە هینەکەی وەرەگرین با بڵی خۆراکەکەی ئەو ڕۆژەوەی ڕەمەزان لە ڕەمەزانە چەندێکی خواردووە ولا هینیشا چەندێکی خواردووە لە پێشی ڕەمەزانە پێشی ڕەمەزانە بۆمان دەرچوو نەفەری واه بوو مەسەن لە مانگی ڕەمەزانە مەسەن لە مانگی پێش مانگی ڕەمەزان 3000 کیلۆکەلەری 3500 کیلۆکەلەری ئەم بە تۆتەڵ دوایی پێوتێ داهین 24 سەعاتیان 3 days داهاتەری ڕپۆرت پێوت وڵا دوایی جەماعەت کە با بڵین ئەوانەی کە خۆراکەکەی کردناو کۆمپیوتەرەکەەوە هاتمتیان هەندێشتی عجیبە بینین نەفەری وایە 5000 کیلۆکەلەری خواردووە نەفەری وایە 4500 بابە غەڵەتن چۆن شتی وابێ لە ڕەمەزانە چۆن 4500 کیلۆ 5000 و 6000 غەڵەت یەکەیەدار وتی بابە غەڵەت ڕۆیشم خۆم سێرم کردم زانم چۆنە مۆزۆ سێرەکەم فعلەن وایە يعني يعني لجاتي لرمضان اخواتنا كان كم كذبتوا لرمضان زياي كدو دبل كدو يعني موضوعك تشي بموضوعك او امنا اللقمه قازي وامنا خوراك وامنا هني كته بارشي خوراكي خواردوا اما اجرو باداش خيرك اين روحينك ورقدوا كوتمان والله هني تندرسيكي لويان جا مسجكي ما تشي براسين مسجكي ما اويا وەکو دکتۆرە وتیکو مامۆسا وەکو مامۆساش باسی کرد مەوزوعی ڕەمەزان وەکو وتمان ئەمە فێری ئیلتیزام دەکات مەوزوعی ئیلتیزامە یعنی تۆ فێری ئیلتیزامێکت بکات بۆ داهاتوت یعنی تۆ ئیرادە و هەیە مەوزوعی خۆراک یعنی ئیمان مەوزوعی ئیمانە خۆراک غەریزەیەکە لە لەشی یعنی لە ئینسانە ئەگەر ئیمانت نەبێ بە تەواوەتی بیر و باوەڕێکی بەهێز و بەقوەتت نەبێ لای ئێمە عەقیدەیە لای خەڵکێکی تریش ئەگەر سەیکە لە مەسەلەن لە قەومێکی تر مەسەلەن لە هەندیەکان ئەوانش عەقیدەیەکیان هەیە لە خۆراکێک دوورەکەون مەسەلەن بۆ نمونە مەوزوعی عەقیدەیە مەوزوعی بیر و باوەڕە ئەنا خۆراک زۆر خۆشە یعنی چۆن توانی وازی لێ بین
مهمەوەیە تۆ هینەکان بکەی با بڵین ئەسبابەکان بەکار بێنی ینی ئەم ڕەمەزانە وای لێ کردبی فێری چی کردی فێری ئیلتیزامێکی کردبێتی کە فعلەن با من وەکو دکتۆرەوتی دەست پێ بکەین وڵی خۆخۆرس نەبوو ئیرادەیەکی ئاوها کێشم دابەزی و چاوریەکانی لەشم دابەزی و باشە تەنزیم بوو فێری وەرزشش بووم و چاوریەکانی خوێنشم دابەزی و کام خۆراکە تەندروستە و کام خۆراک ئەمەی فێر کردم بەس مهمەیە تۆ بەردەوام بی ئەمە ئەسبابەکانە تۆ بێ بیگریتە بەر ئیتر هەموو شتەکان لای خی گەورەیە نەخۆش ئینی نەخۆشی پەیوەند لای خی گەورەیە ینی بەڵام ئەمانە ئەسبابە ئەمە تۆ بەردەوام بوون وەکو مامۆساوتی یانی تو ئەو هەموو شەکرە ئەخۆی ڕاستە هیچ لێ نایە لە جەژنایی چ لێ نایە وڵات چوار جەژنی تریش بێ لەوەی هیچ لێ نایە بیخۆی مشکلەی نییە بەس بەردەوام بوون لەسەر ئەم شت بۆ ئەگەر بەبیرت دێ باسمان کرد چونکە خوای گەورە ئینسانی زۆر زۆر بە جوانی دروست کردووە ئەممەە میکانزمی بۆ دروست کردووە کە خۆی بپارێزێ لەم خۆراکە خراپانە ملیۆنەها دەهاتەنە ئازادەکان باسمان کرد لەشی ئینسان ئەم ئنزیمانەوە وەفی ئەنفوسیکم ئەفەلاتە یعنی ئەمەی فێر کردووی بەڵام چانسایەتی خوای گەورەش ئەڵێ بزانم تۆ چەندێ بەردەوامە بی لەسەر ئەم ڕێگە خراپە یعنی ئەبێ من ئەڵێم ڕەمەزان ببێ بە دەستپێکێ و بەردەوام بی لەسەر ئەم دەستپێکە ئینشاءڵڵا بۆ لەبەرەوە ئینسانێکی بەهێز دەرچی نابێ موسڵمان بەهێز نەبێ نابێ ئینسانی مسلمان وی عاقڵ بی ئەبێ بەهێز بێ بێ بزانی لەشت چی پێویستە ئەبێ بزانی چۆن بێزی بۆ وەکو مامۆسای ژووتی بۆ ئەوەی تۆ بتانی ئین هەدەفە ئەساسیەکە هەدەفە ئەساسیەکە تحقیقی کە وەکو ئینسانی مسلمانی چییە عیبادەتەکەی جوان طبعا خۆشەویستان ئێمە زۆر خۆشحاڵە بین کە زۆرتر و کاتەکە زیاتر وایە بەڵام کاتەکەمان کەم ماوە جنابی دکتۆر حەزەکەین هەلو دکتۆر محەممەد دەست پێ بکەین ئەگەر وتەی کۆتاییتان پێشکەش بکەن ئێمە زۆر خۆشحاڵە بین لە خزمەتانە دەست خۆش ساڵی وتەی کۆتایی من ئەوەیە وەکووت ینی هەموویش مناقششمان کرد هەموو مامۆساکانش ڕێی لەسەرەوەیە ئەوەیە کە ڕەمەزان ببێ بە دەستپێکێک بۆ گۆڕانکاری لە ستمی ژیانی خۆتە ینی ئێمە لە خلالی ئەم مانگەیە هەدەفمانەوە بوو وەکووتمان چەند مەسجە بگەێنین کە ئەوەیە ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆراکی بێ ئاگای لە ژیانی شێوازی ژیانی بێ نابێ ئینسانی مسلمان هەموو دووبارەیەکەم وەرزش نەکە ناکرێ ناکرێ فابێ وەرزش بکەی تۆ واجبە لەسەر تۆ وەرزشکەی واجبە لەسەر تۆ لەشت بەهێزکەی بە خۆراک بە وەرزش بە دوورکەوتنەوە لە قەلەقی و خەمۆکی و مامۆسا لەوەیە ئەگەر زۆر قسە لەسەر ئەو مۆزوع بکە لەگەڵ خەو و چالاکی ژیانت با دەستپێکێ بێ و ئینشاءڵڵا و دەست پێ بکەیت و ئینشاءڵڵا بۆ ئەوەی ئینسانێکی ساغ و سەلامت بی ئینشاءڵڵا دەستان خۆش مۆفەق ماوەسا زرنگ کاک شێخی بەڕێز هەموو ئەم پایامە جوانانی کە ئەم بەڕێزانە گەیاندیان و بەرنامەی گەوهەر کە برای خۆشت هەر بەشدار بوتیایە هەموو ئەو قسە جوانانی کە کرا ئەوەی کە لە پشتی پایامەکە ئەوەیە کە خەڵک تەندروست بێ خەڵک هەنێ عادەت و تەقالیدی وەکو دکتۆری بەڕێز فەرمووی لە سیستمی ژیانی دەریکە کاک دکتۆر فەرمووی مەسەلە ئەوەیە خەڵک لە ڕەمەزانە فێری ئەو ئاگاداری خواردنەکانی بێ وەرزشکە و چەندین جاریش من لە لای جەنابتان و لە تەلەڤیزیۆنی پەیام و لە شوێنەکانی تریش کە جەختمان لەسەرەوە کردوێتەوە مانگی ڕەمەزان ئینشاءڵڵا تعالی ئێمە هەمومان مەجووری نەسەری پاداشتێکی لای خوای گەورەیە بەڵام یەکێک لە باشترین ئەو شتانی کە لە ڕەمەزان ئاکرێ وەرزشی نوێشکردنە چەندین جاریکەش من لە لای جەنابتان باسمان کردووە کە ئێمە زانستی بایۆمیکانیکمان هەیە بایۆمیکانیک ینی علمی ئادای حرەکی باسی لە جوڵەی ماسوولکاکە چونکە ماسوولکە لە ڕیشاڵ پێگە ڕیشاڵ لە خانە پێگە خانە لە ئەکتین و میۆسین پێگە حەڤە ڕکات نوێژی فەرزمان هەیە 12 ڕکاتی ڕەواتبمان هەیە کاک شێخ ئەمە کردیە تقریبا 39 ڕکات باشە 11 ڕکاتی تەراویحی خۆرە سەر ئەمە کاتە نزیکی وەزان 50 ڕکاتێکەکە شەو نوێژی شت هەبێ یعنی ئەگەر کەسێک بەتەنیا بەس نزیکی 40 بۆ 50 ڕکات نوێژ بکات بە مەزبوطی نوێژەکان حەقی خۆی باتێ ئەمە ڕاضەیەک و وەرزشێکی زۆر باشە کە پاری هۆڵەکەت لە کۆڵە بێتەوە و پێویستی بە شەفت و دومڵس و جیهازیش نییە و بەستەرەژیەکانیشت سترێچینێکی باشی بۆ دروستە بێ ئەمە ئەو وەرزشەیەکە کاگەیە دکتۆر باسی کرد جا ئەگەر کەسەکە ئاگاداری خواردنەکانی بێ حاڵەتە ئیمانەکە وابەستە بکە بەخوای گەورەوە و وەرزەکەشی لەگەڵا بکە ئینشاءڵڵا تعالی هەمووی مەجوورە بێ لەسەری چونکە ئینە لیجەسەدیکە عەلەیکە حەقا ئەم لاشەیە مافی بەسەرتەوە هەیە و پرسیاریشمان لێکرێ لە قیامەتە لاشەیەک لە معسەتی خۆیان بەکار بێت زەرمەندە لاشەیەکیش لە
تاعی خی گەورەیە بەکاربین ئینشاءڵڵا مەزوری نەسەر إن شاء الله. دكتورة نسرين. دكتوري بەڕێز مامۆسای بەڕێز تقریبا لەسەر تەندروستی و لەش ساقی ئەوە زۆر هینان کرد. بەس من دایمە شتێک ئەڵێم یعنی جارە ئەم قسەی باوکمە دایمە گەڕمەوە باوکمەڵێمە مەخزەنێکە ئەتر چیتی ئەەکەی تێ بکە بەڵام زانەها چی تێ ئەەکەیت ئەو شتە کە تێ ئەەکەیت بەرەو کێ واڕوات و چیت لێ ئەکات یعنی تۆ ئەوە مهمە بەرەو کێوە ئەو بات و چیت لێکات ئەو شتە کە یکێتە ناو مایدەتەوە لەگەڵ ئەوەشە خواردن دایمە ئەڵێم یعنی خواردن نیعمەتێکی خی گەورەتی پێمان بەڵام ئەم نیعمەتە بێ بمزانم چۆن بەکاری هێنم و لە چ کاتێکە من ئەم نیعمەتە بەکاری هێنم من زۆر زۆر هیلاکم پێویست ناکە من پەرداخێکی ئاوی سار بخۆمەوە لەبەر خراپە بۆ تەندروستیم من زۆر هیلاکم و زۆر برسیمە پێویست بەوە ناکە من بە سەریعی تیکەی سەریع و گەورە و بخۆمە هەر هەڵیدەم هەر قوتی بەم ئەمە هەمووی کێشم بۆ دروستەکات کەوە بێت من ئەزانم ئەمە خراپەکەیە و ئەزانم ئەمە باشەکەیە خی گەورە عقلێکی یاوە پێم بۆ بە دوای خراپەکەکەوم من ئێستا پێم دیار نییە ئێستا لەوانەیە هەموو گەنجەکان کە ئەڵێن چپس خراپە ساردی خراپە ئەمە خراپە ئەڵەوە تەواڵە ئەی خۆم و عیبم نییە و هیچ کێشێکم نییە و لە تۆ باشترم ئەڵم 10 ساڵی کە ئەو بینمەوە ئەڵم کە تەمەنی تۆ ئەگاتە تەمەنی من ئێستا هەڵەسم و ئەڕۆم و یەمەوە پیاسە ئەەکەم و ڕاضە ئەەکەم و وەرزش ئەەکەم بەڵام تۆ کاگەیتە 50 ساڵ تەمەنەکەی من ئەبێ خەڵک هەڵوسێنێت و دانوشێنێت یعنی ئەوە گرنگە یعنی سە هەمووی ئەو حجێ هێڵێ عیبم نییە ئەی خۆم هیچ کێشەیەکم نییە منەڵم دامە بیر لە ئەو بکە لە 10 ساڵی تر ئەم خواردنە ئەم مەخزەنەکە پڕیەکەی چیت لێکات ئەوە گرنگە لەشتا ساق بەیاخۆ ماوسەکان وتەی کۆتایی ئەین بەژەنا بدووە ئین لیبەدەنیکە عەلەیکە حەقا پرسیاری ناو بەرزەخ و جیهانی بەرزەخیش ڕەنگە هەر پرسیاری بەدەن و جسممان لێ دیارە لە قیامەتی جاخوای گەورە پرسیاری خواردنێکە چی خواردووە چۆن پیا کردووە کوێ سەرفە کردووە بابەتێکە زۆر گرنگە لێرە بیرماتەوە قسانی مامۆستا و دکتۆرەوانە ئەوەیە کە خی گەورە بەعزێ لەو تەدریبانە لەو مەشقانەی فەرز کردووە لێت معلومێک ساک ڕەمەزان فەرز نەبیە خەڵقی خۆی لێت زیەوە چکە ئەسحابە هەبواتۆتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێتی ئەی پێغەمبەری خوا نوێنەرەکەی تۆ تێتی شەو ڕۆژی 5 فەرز نوێژمان لەسەر و مانگە ڕەمەزان و ئەگەر پارە هەبوو حەجکە و ئەگەر پارە بوو زەکات بە هەر ئەوەیە لەگەڵ شایەتمانەتی بەڕێتی دەبۆ خوای توی کردەوە پێغەمبەر لێ زیاکەم لە لێکەم بەڵام ئەگەر ڕەمەزانەکە سونەت بێ ئەیگوڵ ڕەمەزانەکەشی لێ لابرد کابرا بەس چونکە خوای گەورە فەرزی کردووە ئەوە تا لە شەشتان دەرەچی ئەو ئەسحابێک بووتر ئەم قسارە گێڕن و ئێستا بە هەزاران مسڵمانواکە هەر لە ڕەمەزان دەرچویتر نە ئەو هەموو نوێژە شەو نوێژەی بۆ کرێ و نە ئەو هەموو ڕۆژە سونەتەشی بۆ گیرێ لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەشقی بۆ دانەوە دوای ڕەمەزانی ئەگەر شەشڵانی لەگەڵا بگرێ وەکو هەموو ساڵەکە بە ڕۆژ بووە ئەگەر لە مانگێکا 3 ڕۆژ بگرێ ئەگەر دووشەمان و پێنجشەمان بگرێ کردەوەکانی ڕۆژیان لەگەڵا بەرزەبێتەوە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتی لەبەرەوە هەر خوای گەورە ئەم بەرژەوەندی ئەم ئینسانەی دانا بە فەرز کردوێتی بەسەری وەگەکە نیکە یعنی ئەبێ یان خۆی بە مسلمان نەزانێ یان خۆی بە منافق بزانێ یان خۆی بە گوناحبار بزانێ هیچ نەبێ کە ئەو فەرزە نەکات چونکە خوای گەورە فەرزی لەسەر کردو ئەبێ ئەو مانگە ئەو شتە نەخواگە بتوانێ ئەوە بەنسبەت ئەو بابەتەوە کە خوای گەورە بە زۆر پێیکردنەکە بە زۆر پێی نەکردنا زۆربەی زۆرمان نەمانە کرد دووەم بابەتیشیان مەسەلەی نەچوونەوە سەر یعنی ئێمە لە ڕەمەزانە زمانەوانە پارێزین من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه ئەگەر کەسێک خۆی نەپارێز لە قسەی خراپ قسەی ناشەرعی قسەی حرام تر باواز لە خواردنەکەش نێنێ خواردنەکەش خۆیان هیچی بۆ نانووسێ رب صائم لا يبقى له من صومه إلا الجوع والعطش زۆر کەسێ بە ڕۆژوە بێ هیچی بۆ نامێنێتەوە إلا تینەتی برسیەتی نەبێ فڵان ئافرەت ئەسحابێک فەرمی ئەی پێغەمبەر خوا فڵان ئافرەت لا ئێمە بە ڕۆژوە بێ بە شەو نوێژ بە ڕۆژی سونەت یعنی بە ڕۆژوە بێ ڕۆژی سونەت بە شەو نوێژەکە خێر و خێرات دەکا بەڵام وتؤذي جيرانها بلسانها تۆزە دراوسەکانی عەزە دەیان یان تؤذي الناس بلسانها بۆ ڕیواتە هاتووە تۆزە خەڵقی عەزەدا بە زمانی تۆزە یعنی کەمێک پێغەمبەری خوا فەرمی فهي في النار فهي تعقيب عن اللي صار نوع جهنم كان اگر توبه لك بو اگر رمضان بوكو فيرمان كاك لدواي رمضان نتي نوصل جناح كان فيرش معنا كان لدواي رمضان نتي نوصل زور خوارنك اما زرري هي بو الروح معنا وش زرري هي ولا شمان يا
لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر بە هیچ شێوەیەک بە هیچ کاتێک لە هیچ کاتێکا ڕێگای ناوە ئیلا بۆ ئاوی زمزم نەبێ کە هیچ کەسێ زۆر بخوا. دەستەکان دەخۆش ماوەسەکان. طبعا ماوەسانی بەڕێز بەڕاستی ئینسان مەتەڵێکی زۆر گەورەیە و لە قورئان و فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەستەکەی ئەم مەتەڵە هەڵیەت و دەرکی پێکرێت. چەند جوانە ڕەمەزان وەکو مامۆسا وەکو دکتۆرە و ماوەسا زرنگ و دکتۆر محەممەد باسییان کرد لەلایەنی ڕۆحیەوە ئاوا هەڵسەنگاندم کە دوای ڕەمەزان زمانت جستت هەموو شتێکەوە پارێزی لاین جستەیشەوە بە هەمان شێوە ئینسانێکی زۆر کامڵ و ڕێک و پێک دروستە بێ. خۆی گەورەمان کابە و ئینسانە کامەڵانە و ئینشاءڵڵا ئێوەش سەلامەت بن و هەموو ڕەمەزانە لە خزمەتتان نبین لە هەموو سی گەوهرێکا و جەنابتان بەشێکن لەو گەوهرە جوانی کە ئێمە لە ڕەمەزانە بەڕاستی پێشکەشمان کردووە. خۆی گەورە پاداشتی بەخێرتان باتەوە ماوەسەم لە ئەحمەدی شەریعە، ماوەسا زرنگ و دکتۆر نەسرین محەدین و هەروەها دکتۆر محەممەد جەباری سەرکەوتوو بن و هیوادارین بەردەوام لە ساغی و لە بێەوەی یابتان بینین ئینشاءالله. سپاسی مدایەکتانەکەین. سپاسانەکەین. موفق بن یاخوا. خۆشەویستان لێرە داهاتینە پایانی ئەم ئەڵقە تایبەتەی جەژن و ئەم دیدارە جوانەی جەژن کە پێشکەش بێ بەڕێز و خۆشەویستمان کرد تا بێگەشتنەوەیکتر بەخۆی گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.